خۆپیشاندەرانی تونس، میسر و سووریا و لیبیا لە کاتی خۆپیشاندانەکاندا لەسەر لافیتەکانیان سوپاسی چەند کەناڵێکی تەلەڤیزیۆنیان دەکرد بەوەی دەنگی خۆپیشاندەرانیان دژی زوڵم و داواکاری ئەنجامدانی چاکسازی ئەوانی گەیاندووەتە جیهان. بەڵام کەناڵە ناوخۆیی و هەرێمی و جیهانیەکان بە شەرمەوە باسی پێشاتەکانی باکووری کوردستان دەکەن و بە تەواوی گرنگی پێنادەن، هەرچەندە بەپێی ئەو وێنانەی لە تورکیاوە بڵاو دەبنەوە وا دەردەخەن کە بارودۆخی باکووری کوردستان لە بارودۆخی سووریا و لیبیا باشتر نییە. قسەنەکردنی ژمارەیەک لە چاودێرانی سیاسی و شارەزایانی بواری میدیا لەبارەی بارودۆخی باکووری کوردستانەوە لەبەر ئەوە نییە کە کێشەیان لەگەڵ داخوازیەکانی هاوڵاتیاندا هەبێت یان بەهۆی قەدەغەکردنی چوونی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بێت بۆ ئەو ناوچانی باکووری کوردستان لەبەرەوەی تەکنۆلۆژیا پێشکەوتووە و بە ئاسانی دەتوانرێت دەنگی ئەو ناوچانە بگەێنرێت، بەڵکو پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی تورکیاوە هەیە کە ڕێگرە لە ڕووماڵکردنی کەناڵەکان بەهۆی بەرژەوەندی سیاسی و ئابووری وڵاتانی ئەو کەناڵانەی کە لەگەڵ تورکیادان. کەناڵی ئەلجەزیرەی قەتەری نایەوێت بە تەواوی ڕووماڵی بارودۆخی باکووری کوردستان و تورکیا بکات لەبەر ئەوەی پەیوەندێکی بەهێز لە نێوان ئەنقەرە و دەوحەدا هەیە لە ڕووی سیاسی و ئابووریە و ئەو دوو وڵاتە هاوڕان دەربارەی سیاسەتی ناوچەیی بە تایبەت دەربارەی بارودۆخی سووریا، میسر، یەمەن و ئێران و ئاڵگۆڕی ئابووری نێوانیان لە ساڵی 2014دا گەیشتۆتە 13 ملیار دۆلار. هەروەها کەناڵی العەرەبیە خۆی بەدوور گرتووە لە باسکردنی بارودۆخی باکووری کوردستان بەهۆی ئەوەی وڵاتی سعودیا پشتگیری دارایی ئەو کەناڵە دەکات. هەرچەندە تورکیا و سعودیا لەبارەی بارودۆخی میسرەوە هاوڕانین، بەڵام لەبارەی بارودۆخی سووریا و چارەنووسی بەشار ئەسەد و ڕۆڵی ئێرانەوە هاوڕان. شارەزایانی بواری میدیا باز لەوە دەکەن ناکۆکی نێوان وڵاتان کاریگەری لەسەر ڕووماڵی کەناڵەکانی ڕاگەاندن بۆ ڕووداوەکان دەبێت و کەناڵی سکای نیوز عەرەبی وەک نمونە دەهێننەوە و دەڵێن بەهۆی ناکۆکی نێوان ئیمارات و تورکیا و لەبەر ئەوەی ئیمارات نیوەی دارایی کەناڵەکە دابین دەکات، سکای نیوز باشتر ڕووماڵی بارودۆخی تورکیا دەکات و بە بەربڵاوی ئاڵۆزەکانی ناوخۆی تورکیا دەگوازێتەوە. بەشێک لە چاودێران هۆکارێکی تری ڕووماڵەکردنی ڕووداوەکانی باکووری کوردستان بۆ لایەنی نەتەوەی دەگەڕێنەوە دەڵێن لەبەرەوەی خۆپیشاندەران لە سووریا و میسر و تونس و لیبیا عەرەب بوون و ئەو کەناڵانەش ڕووداوەکانیان دەگواستەوە، بەڵام خۆپیشاندەران لە تورکیا کوردن بۆیە بارودۆخەکە ڕووماڵ ناکەن. لەسەر ئاستی نێودەوڵەتیش هاوشێوەی ڕاگەاندنە عەرەبیەکان، ڕاگەاندنە ئەوروپی و ئەمریکیەکان بە شەرمەوە باسی بارودۆخ و ئاڵۆزەکانی تورکیا و باکووری کوردستان دەکەن، ئەوەش لەبەر چەند هۆکارێک. هۆکاری یەکەم، تورکیا دەتوانێت باکردنەوەی دەرگا لە کۆچبەران تا بە ئاسانی کۆچ بکەن بۆ وڵاتانی ئەوروپا کێشەیان بۆ دروست بکات، لە کاتێکدا ئێستا وڵاتانی ئەوروپا بە دەست زۆری ژمارەی پەنابەرانەوە دەناڵێنن. هۆکاری دووەم، تورکیا لە هاوپەیمانی ناتۆدایە وڵاتانی ناو هاوپەیمانێتیە نایانەوێت وێنەی وڵاتێکی ناو هاوپەیمانێتیەکەیان بشێوێنن. لەسەر ئاستی کوردستانیش ناکۆکی لە نێوان پارتە کوردستانەکان لە میدیاکاندا ڕەنگی داوەتەوە و ئەوەش کاریگەری هەبووە لەسەر پرسی کورد بە شێوەیەک تا ئێستا هەندێک لە کەناڵەکانی هەرێمی کوردستان نەیانتوانی وەندەنگی کوردانی باکووری کوردستان بگوازنەوە. بەڵام بەشێکی تر لە چاودێران دەبینن ئاماری دژێکی نێوان حکوومەتی تورکیا و پاکەکە لەبارەی ڕووداوەکانەوە کە بڵاوی دەکەنەوە گومان لە لای دەزگەکانی ڕاگەاندن دروست دەکات، بۆیە بە ئاگاییەوە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان و بارودۆخەکەدا دەکەن. سەردەم و هۆکارەکان هەرچیەک بن ڕووماڵی میدیا ناوخۆیی و هەرێمی و جیهانیەکان لە ئاست ئەو هەموو کوشتن و وێرانیەدا نییە کە لە باکووری کوردستان ڕوودەدات، لە کاتێکدا هەر ئەو کەناڵانە بەنهێنی دەچون بۆ سووریا و پێشبڕکیان دەکرد بۆ گواستنەوەی ڕووداوەکانی لیبیا.